ئەژی ئەمین لەسەر سەرکردەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان هاتە دەنگ. ئاسایشی یەکێتی چۆن لەژێر هەڕەشەی ئیتلاعاتدا خەڵاتەکەی عەبدوڵڵای حەسەنزادەی هەڵوەشاندەوە. نهێنی گوشارەکانی ئێران لە سلێمانیدا. ئێوارەی دوێنێ لە شاری سلێمانی و لە پێشهاتێکی نەخوازراوی مەترسیداردا ئاسایشی شارەکە لە ژێر گوشاری ئیتلاعات و قونسڵخانەی ئێران دیداری شوکر مستەفایان هەڵوەشاندەوە کە دیدارێکی تایبەتمەندە بە وەرجێڕان ئەوەی ئێرانیەکان لی دەترسان و دەست بەجێ بۆی هاتنە سەرخەت و بە پێی زانیاریەکانی تیواریش لەسەر ئاستی باڵا پەیوەندیان بە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی و بەرپرسانی ئاسایش کردووە. بڕگەی خەڵاتکردنی کەسایەتی نیشتیمانی و نووسەر و سکرتێری پێشووی حزبی دیموکراتی کوردستانی ئێران عەبدوڵڵای حەسەنزادە بوو. لە دیدارەکەدا بڕیار بوو وەک ڕێزلێنان لە ماندوێتی و پەسەندی تێزی نووسین و وەرجێڕان و ساختکردنەوەکانی لەلایەن دەستگای کەریمی عالەکە خەڵاتە تایبەتەکەی دیداری شوکر مستەفا بدرێت بە عەبدوڵڵای حەسەنزادە. بەڵام پێش دەستپێکی کۆڕبەند و دیدارەکە بەپەلە هێزێکی زۆری ئەمنی دەوری هۆڵی خاک شوێنی بەڕێوەچوونی دیدارەکە دەگرن و دیدارەکە لەبەر پێنەدانی ئەو دیارە بە عەبدوڵڵای حەسەنزادە هەڵدەوەشێننەوە. دەستێوەردانی ڕاستەوخۆ و بێبەند و باری ئێرانیەکان و دەستگا هەواڵگریەکەیان و سانسۆر و هەڵوەشاندنەوەی دیدارێکی ڕۆشنبیری لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری پێشهاتێکی مەترسیدارە و ڕێگریە ئابڕوو بەرانەکەی دوێنێش لە ژێر بێدەنجێکی ترسناکی نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسانی شارەکەدا گوزەری کرد. بەڵام وەکو ئەژی ئەمین یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری گوتی ئەمە جگە لە ڕادەستکردنی سنوورەکە بە ئێرانیەکان تەفسیرێکی دیکە هەڵناگرێت. ئەژی ئەمین گوتیشی ڕاوەدونان و هەڵوەشاندنەوەی خەڵاتێک لە پێناو ماندووبوونی نووسەر و پیاوێکی مەزن و خەباتکاری وەک عەبدوڵڵای حەسەنزادە خزمەتکردنی داگیرکەران و جاش و خۆفرۆشانە. هاوکات لێدانە لە بیر و هزری مامجەلال و لێدانە لە شکۆی شارێکی پڕ سەروەری وەک سلێمانی. ئەمەش گومانێکی قورس دەخاتە سەر دەستگا ئەمنیەکانی شارەکە. تیوار لە ڕێگای چەند سەرچاوەیەکی ئاگادار زانیوێتی دوێنێ بەرپرسی حیزبە کوردیەکان لە بەشی ئیتلاعات پەیوەندی بە گەورە بەرپرسێکی یەکێتی نیشتیمانیەوە کردووە و پێی گوتووە قبوڵی ناکەن لە سلێمانی ژێردەستی خۆیاندا خەڵات بە پیاوێک ببەخشرێت کە هەموو ژیانی بۆ دژایەتی کۆماری ئیسلامی ئێران تەرخان کردووە. ئەوە بۆ یەکەمین جار نییە کە دەستگا ئەمنیەکانی سلێمانی هاوکاری و هاودەستی ئیتلاعات و هێز و دەستگا ئەمنیەکانی ئێران دەکەن و پارساڵیش لە نێو سلێمانی و گەرمیاندا 32 گەنج دەستگیر کران و ڕادەستی ئیتلاعات کران. جگەلەوەی هەر لەسەر داوای ئێرانیەکان بارەگاکانی کۆمەڵە و دیموکرات داخران و چەندین پێشمەرگە و سەرکردەشیان لە ژێر سەرپەرشتی ئاسایش و بەتایبەت ئۆپراسیۆنەکان خرانە زیندانی تاکە کەسیەوە.